ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار میوانانی ماڵی خدای پەروەردگار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خدای پەروەردگارتان لێبیت بە پشتیوانی خدای پەروەردگار لە وتاری ئەو ڕۆماندا باسی وەڵامدانەوەی خراپە دەکەین بە چاکە عەفوکردن و بە چاکە وەڵامدانەوەی خراپە سیفاتی خدای پەروەردگارە ئین الله کان عەفووەن غەفوورا بێگومان پەروەردگار زۆر بەخشندە و لێبوردەیە دەفەرمێت فئین الله کان عەفووەن قەدیرا خدای پەروەردگار دیسان دەفەرمێت کە خدای پەروەردگار لێبوردەیە و بەڵام بەتواناشە سیفاتێکی زۆر زۆر جوانە بەڕاستی کە مرۆڤ توانای تۆڵەسەندنەوەی هەبیت و ئەوجا خەڵکی عەفو بکات دەبین خدای پەروەردگار خەڵکانێک کە زۆر خراپە لەگەڵ خدای پەروەردگار دەکەن لە شەریک و هاوبەش بڕیاردان و لە تاوانی زۆر زۆر گەورەوە پەروەردگار چاکان لەگەڵ دەکات دەبینی مۆڵەتیان دەدات ڕزق و ڕۆزیان پێدەدات نیعمەتەکانی خۆیان بەسەردا دەبارێنێت تا ڕۆژی دیاری کراو فمن عفا وأصلح فأجره على الله دەفەرمێت خدای پەروەردگار هەر کەسێ خەڵکی عەفو بکات و چاکە کار بێت ئەوە بێگومان ئەجر و پاداشتی هەیە لە لای خدای پەروەردگار وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم خەڵکی عەفو بکەن و لێیان ببورن ئایا ئێوەش پێتان خۆش نییە خدای پەروەردگار لێتان ببورێت بێگومان پەروەردگار لەو کەسانە خۆش دەبیت کە لە خەڵکی خۆش دەبن والله غەفوور ڕەحیم پەروەردگار لێبوردەیە و بە ڕەحمیشە خدای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا بە جوانترین و بەرزترین و ڕێک و پێکترین شێوە بۆمان باز دەکات کە چۆن وەڵامی خراپە دەدرێتەوە بە چاکە و پاداشتەکەی چییە دەفەرمێت خدای پەروەردگار لسورة فصلت ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن چاکە و خراپە وەکو یەکنینە تۆ بە چاکە وەڵامی خراپە بدەوە ئیمامی عومەر ڕەزای خدای پەروەردگاری لێ بێت دەفەرمێت هیچ کەسێکت لەوە باشتر عقوبە نەدایە کە ئەو خراپەت لەگەڵ بکات بێفەرمانی خدای پەروەردگار بکات بەرامبەرت و تۆش فەرمانەکەی خدای پەروەردگار جێبەجێ بکەی و بە چاکە وەڵامی بدەیەوە ئەوجا دەبینین خدای پەروەردگار لە دوای ئەوە باسی پاداش دەکات فمن عفا وأصلح فأجره على الله هەر کەسێ خەڵکی عەفو بکات و چاکە کار بێت ئەوە بێگومان ئەجر و پاداشتی لە لای خدای پەروەردگارە ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن کە فەرمووی چاکە و خراپە وەکو یەک نینە ئەتوو بە چاکە وەڵامی خراپە بدەوە فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم و ئەو کەسەی کە تۆ بە چاکە وەڵامی خراپەکەی بدەیەوە کە دوژمنداریەک هەیە لە بینتان دەبێتە وەکو دۆستێکی زۆر نزیک و خۆشەویستی تۆ یەکسەر دەگۆڕێت کە بە چاکە وەڵامدانەوەی خراپە سیفەتی پێغەمبەری خوداش بووە عەلەیهی السەڵات وەسەلام دەبینین خەڵکانێکی زۆری عەفوکردینە و خەڵکەکان یەکسەر گۆڕاینە لێ وەک نمونە ثمامە کە یەکێک بۆ لە سەرکردەکانی جەزیرەی عەرەب کە دوژمنداری پێغەمبەری خودای دەکرد صلی الله علیه وسلم کاتێک مەفرەزەیەکی سەحابە دەیگرن دەهینە مزگەوتی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم سێ ڕۆژ لەوێ سزن دەبیت هەر سێ ڕۆژەکە پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەستە لای چاکە کار بووە لەگەڵی و خواردنی بۆ دەبات لە سێیەم ڕۆژدا پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم عەفوی دەکات و دەڕوات بەبێ ئەوەی کە موسڵمانیش بێت
دەچێتەوە ناو باغێکی مەدینە خۆی دەشوات و دێتەوە یەکسەر مسلمان دەبیت لای پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم و دەبێتە کەسێکی زۆر خۆشەویست دەچیتەوە مەککە بەبێ منەت کە سەحابە لە مەککە ڕان کردبوو لە ترسی قوڕەیشەکان چونکە ئەو سەرکردەیەکی بەتوانا بوو بەبێ منەت دەستە مەککە تەواف دەکات و دەڵێ وەڵڵاهی لێ ناگەڕێم یەک دنکە گەنمتان بۆ بێت لە یەمامە تاکو پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم ڕێگانەدات ئەوجا پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بە عەفوێکی تر لەسەر قوڕەیشیەکان پێی دەڵێت ئەی ثومامە لێیان گەڕێ لێی گەڕێ با خواردنیان بۆ بچیت چونکە داوا دەکەن لە پێغەمبەری خوددا قوڕەیشیەکان کە پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم ڕێگان پێ بدات بۆیە بەو شێوەیە دەبینین دەبیتە خۆشەویستترین کەس کە پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بە چاکە وەڵامی خراپەکەی ئەوی داوە ئەبوو سوفیان بە هەمان شێوە لە دوای لە ناوچوونی سەرکردە قوڕەیشیەکان لە بەدر بووە یەکەم سەرکردەی قوڕەیش کە چەندین جەنجی بەرامبەر بە پێغەمبەری خوددا کرد صلی الله علیه وسلم گەورەترین جەیشی هینا بۆ سەر شاری مەدینە پێغەمبەری خوددا عەفوی کرد لە دوای وەفاتی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بووە سەرکردەیەکی ئازا و دلێر لە ناو مسلمانان کە چەندین جیهاد و تێکۆشانی کرد لە پێناوی خودای پەروەردگار و پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم نمونەی زۆرە ئەگەر باز بکەین ئەوە لە بنایەن لەوانە لە فەتحی مەکە کە قوڕەیشەکانی عەفو کردن بەبێ ئەوەی کە مسلمانیش ببن و لێیان خۆش بوو وعقبەی کوڕی عامر بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت لەقیت رسول الله صلی الله عليه وسلم دەفەرمێت پێغەمبەری خوددام بینی صلی الله عليه وسلم پێی گەیشتم فقال لي يا عقبة بن عامر أي عقبەی کوڕی عامر صل من قطعك وأعطي من حرمك واعف عن من ظلمك قلتي أي عقبەی کوڕی عامر پەیوەندی خزمەتی لەگەڵ ئەو کەسە بگەێنە کە ئەو پەیوەندیت قەتع دەکات و هەروەها بەو کەسە ببەخشە کە پێت نابەخشیت و مەحرومت دەکات و ئەو کەسەش عەفو بکە کە زوڵمت لێ دەگات فەپێی فەرموو خۆشەویستمان صلی الله عليه وسلم بە چاکە وەڵامدانەوە سیفاتێکی زۆر جوان و ڕێک و پێکە بەچێ دەکرێت بەو کەسانە دەکرێت کە خودای پەروەردگار سەبر و ئارامیان پێ دەبەخشێت بۆیە لە دوای ئەو ئاەتە خودای پەروەردگار مەدح و سەنان دەکات و دەفەرمێت وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم ئەو کارە بە کەسێک ناکرێت ئللا بە کەسێک نەبیت کە سەبر و ئارامی هەیە و بە کەسێک دەکرێت کە خاوەن پاداشتێکی زۆر زۆر گەورەیە ئەردر و پاداشتێکی زۆر زۆر گەورەی پێدەبەخشرێت لەلایەن خودای پەروەردگار مسلمانانی خۆشەویست و شەیتانیش بێگومان بەردەوام لە کەمیندایە بۆ ئەوەی فتنە و ئاژاوە دروست بکات لە بەینی مسلمانان ئەگەر شتێکی بچووکیش بیت هەوڵ دەدا گەورەی بکات دەڵێ لی خۆش مەبە نەکەیشتی وا بکەی چۆن خۆت ڕەزیل دەکەی بەڵام هەر کەسێک لە پێناوی خوددا خۆی بشکێنێت خودای پەروەردگار بەرزی دەکاتەوە دەفەرمێت خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆیە هەر لە دوای ئەو ئاەتانەدا خودای پەروەردگار بۆمان باز دەکات کە ئاگاداری فتنەی شەیطان بن وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم ئەگەر بێت و شەیطان وەسوەسەی بۆ ئینان ئەوە پەنا بگرن بە خودای پەروەردگار چونکە خودای پەروەردگار زۆر بیسەر و زۆر زانایە پەناتان دەدات دەتان پارێزیت دوو کەس بە شەڕ دێن لای پێغەمبەری خوددا بە قسە بە کێشە دێن یەکیان زۆر زۆر عەسەبی دەبیت پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی قسەیەک دەزانم ئەگەر ئەو پیاوە بیکات یەکسەر تووڕەبوونەکەی دەڕوات ئەویش چ بوو ئەعوذ بالله كبلت أعوذ بالله فرموا إني لأعلم كلمة لو قالها ذهب عنه ما يجد كلمة دزانم أجر أو بيلت أو دروات يعني الغضب لو قال أعوذ بالله من الشيطان الرجيم أجر بلت أعوذ بالله من الشيطان الرجيم أو توريكي دروات بوي بيويست مسلمانان آقاداري فتني شەیطان بن و خۆیانی لێ بپارێزن و پەنا بە خودای گەورە بگرن لە فتنەی شەیطان هەر کەسێک خۆی تەسلیمی خودای پەروەردگار بکات و پەنای پێ بگریت خودای پەروەردگاریش پەنای دەدات و دەیپارێزی و هەروەها پێویستە ئەوەش بزانین کە چەند شوێنێکیش هەیە کە مرۆڤ تێیدا نابێ خەڵک عەفوو بکات عەفووکردن تێیدا زیانی هەیە بۆ نمونە کەسێک دزی دەکات کەسێک قەتڵ دەکات تەعدا دەکات ئەگەر بزانی بەو عەفووکردنە زیاتر ئەو کەسە سەرچێش دەبیت بۆ فتنە و خراپەکاری ئاژاوە بڵاو دەبیتەوە لە ناو مسلمانان
پێویستە عەفو نەکرێت هەرچۆن چەندین جێش هەیە کە حەدی خودای پەروەردگاریان لەسەر جێبەجێ دەکرێت کە پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەستی ئافرەتێکی بڕی کە دزی کردبوو فەرمووی وەڵڵاهی ئەگەر فاتیمەی کچی محەممەد صلی الله علیه وسلم دزی بکات ئەوە دەستی دەبڕم جا ئەوانەش ئینشاءڵڵا لە شوێنی خۆی باز دەکرێت بەڵام بەعام عەفوکردن سیفاتێکی باش و جوان و ڕێک و پێکە ئیلا چەند شوێنێک نەبیت کە باسم کرد داوا دەکەم لە خودای پەروەردگار کە سەبر و ئارامیمان پێ ببەخشیت و ئەو عەفوەمان پێ ببەخشیت کە خودای پەروەردگار مەدح و ستایشی دەکات لێت دەپاڕێمەوە خوددا بەناوە جوانەکانت وبصفات برزكانت هداية مامدة يا رب العالمين اللهم انصر دينك وسنة نبيك وعبادك الصالحين للدبارم خدايا دينك تسر بك يا رب العالمين هر كسك خرابة كارا ديويت دجاتي دينك بك يا رب العالمين لنا يبي روي رج بك يا رب العالمين للدبارم خدايا هداية مامدة يا رب العالمين قرز دار كان مامدة هر كسك شي بوي سارة سر بك هر كسك نەخۆشیەکی لە پێشە لی تێ بپەڕین یا رب العالمین پلانێک و بەرنامەیەکی خێری هەیە سەرکەوتوی بکە یا رب العالمین لێت دەپاڕێمەوە خوددا بەناو جوانەکانت و بە سیفاتە بەرزەکان شیفای نەخۆشی مسلمانان بدە یا رب العالمین شیفایان بۆ بنێری شیفایەکی عاجل یا رب العالمین شیفایان بۆ بنێری یا رب العالمین بە تایبەتی ئەو کەسانەی کە داوای دوعای خێری مسلمانانیان کردیا خەڵکێکی زۆر داوای دوعای خێری مسلمانان دەکات بۆ شیفای نەخۆشەکانیان یا ربی خوددا شیفاان بدەیت یا ربی خوددا شیفاان بدەیت شیفاء لا يغادر سقما یا رب العالمین یا ربی خوددا شیفاان بدەیت وەکو شیفاکەی ئەیوب عليه الصلاة والسلام أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين مرۆڤی مسلمان هەر صفاتی باش هەیە پێویستە لە خۆیدا جێبەجێ بکات بەرامبەر بە هەموو کەسێک بەرامبەر بە پیا و بە ئافرەت بە گەورە بەرامبەر بە بچووک بەرامبەر بە کافر بەرامبەر بە مسلمان پێویستە ڕەوشی جوان و بەرز بێت صفاتی چاک جێبەجێ بکات لەگەڵ بەرامبەرەکەی جا ئاژەڵ بێت یان سروش بێت یان مرۆڤ بێت هەر شتێکی دیکە بێت و ئەو ئاەتە پیرۆزانەی کە باسمان کرد خدای پەروەردگار باسی کرد لە پێش ئەو ئاەتانە بزانین چ باز دەکات خدای پەروەردگار دەفەرمێت ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين دەفەرمێت چێ قسەی لەو کەسە جوانتر هەیە کە خەڵکی بانگ بکات بۆ لای خدای پەروەردگار بۆ خۆشی عەمەل و کاری چاکە ئەنجام بدات و بڵێ من کەسێکی مسلمانم لە پێش ئەو ئاەتانەی عەفو بە چاکە وەڵامدانەوەی خراپە ئەوە باز دەکات کە ئەوە سیفەتی ئینسانی مسلمانە کەسێکی مسلمان خەڵکی بانگ دەکات بۆ لای دینەکەی بەڕەوشت و ئەخلاقی بەرز و جوان بە لێبوردەیی وەکو پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم جا بۆیە پێویستە مرۆڤی مسلمان ئەو سیفەتانە لە خۆیدا جێبەجێ بکات قسەمان جوان و شیرین بیت کار و کردەوەمان چاک بیت لەگەڵ خەڵکی باش بین بە چاکە وەڵامی خراپە بدەینەوە ئەوجا چاوەڕێی پاداشتی گەورە بین لە لای خدای پەروەردگار هەل جەزاء الإحسان إلا الإحسان ئایا هەر پاداشتی چاکە نییە دەفەرمێت خدای پەروەردگار بێگومان پاداشتی چاکە هەر چاکەیەوە چێر چاکت بداتەوە پەروەردگاری ئاسمانەکان و زەوی پاداشتی چاکەکانمان بداتەوە اللهم أقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معاصيك ومن طاعتك ما تبلغنا به جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا متعنا اللهم بأسماعنا وأبصارنا وقواتنا ما أحييتنا واجعل الوارث منا واجعل ثأرنا على من ظلمنا وانصرنا على من عادانا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا تسلط علينا من لا يرحمنا اللهم اغفر للمسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات الأحياء منهم والأموات اللهم انصر من نصر الدين واخذل من خذل الدين اللهم انصر دينك وسنة نبيك وعبادك الصالحين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين